ئەم گەنجەی لە دیمەنەکەدا دەردەکەوێت پێشمەرگەیە. لە ڕێگایە بۆ بینین دەستگیرانەکەی کە 4 ڕۆژە مارەی کردووە. بەڵام ئۆتۆمبیلێک نایەڵێت بگات بە ژوانەکەی. زیاتر لە 3 مانگ بەسەر ڕووداوەکەدا تێپەڕیوە و مەسعود ئێستا لە نەخۆشخانەیەکی هەولێر خەوێنراوە. جگە لە چاوتروکان توانای هیچ جوڵە و قسەکردنێکی نییە. کەسیش ناناسێتەوە. 2 هەفتەیە چوو بۆ لای دەستگیرانی کاکە بۆ ڕانیە بۆ سەردانی دەستگیرانی لەوێ سارە دەیدا لەسەر شۆستەی داواکار من حکوومەتی هەرم لە کاک مەسعودی کاک نێچیری خواگەی عیلاجێکی لەو کوڕەم کرد. داوان لێ دەکەم بەهۆی ئەو گورزەی بەر سەری کەوتووە لە کاتی ڕووداوەکەدا ڕۆژ بە ڕۆژ تەندروستی خراپتر دەبێت. بە گوێرەی راپۆرتە پزیشکیەکان دەبێت لە ماوەی کەمتر لە مانگێکدا بگەیەنرێتە دەرەوەی وڵات بۆ چارەسەر. چارەسەرێک کە تێچووەکەی هێندە زۆرە بە کەسوکارەکەی دابین ناکرێ. دکتۆر یعنی تقریبا 3 مانگ و 2 هەفتەیە گواسمان کرد لێرە کەوتووە بێهۆشە عیلات ئەوە نەخۆشەکەی سەری ئاوی کردووە خوێنی تێدایە هێدی ناردنە دەروی ئەو کوڕژ لە دەسەڵاتی ئێمەدانێت کەس تقریبا 3 مانگ ئەوەندەیە 3 دەفتەرمان لێداوە ئەوەی هەماموو سەرفمان کردو ئیدی پەنامان بردوتە بەر حکوومەت توشکم هاوکاریمان بکەن. کێشەیەکی دیکەی گەورەتر لە نەبوونی تێچووی چارەسەری ئەم پێشمەرگەیە بۆ کەسوکارەکەی ڕاگررتنی گەشتەکانی فڕۆکەخانەی هەولێر و سلێمانیە لەلایەن بەغداوە. بارودۆخی مەسعود هێندە سەختە ئەستەمە بتوانرێت لە ڕێگەی بەغدا یان تورکیاوە بۆ وڵاتانی دیکە بنێردرێت. هەر مەسعود نییە بەڵکو سەدان پێشمەرگە و هاونیشتیمانی بریندار و نەخۆش ئێستا بەهۆی ئەو ئابلوقەیەی خراونتە سەر هەردوو فڕۆکەخانەی سلێمانی و هەولێر وەکۆم پێشمەرگەیە بێچارە ماونەتەوە. بڕیارەکەی بەغدا دەست و پێی لیژنەی پزیشکی وەزارەتی پێشمەرگەی بەستوێتەوە. دەیان بریندار بەهۆی بڕیارەکەی بەغداوە ناردنە دەرەوەیان ڕاگیراوە. ئەوە جگەلەوەی چەندین پرۆژەی دیکەیان کە بۆ خزمەتی بریندارانی پێشمەرگە لە بەرنامەدا بوو بەهۆی ئەو بڕیارەوە وەستاوە. تەنها ڕێگە دەویت بۆ خۆمان ئێمە لە ناو هەرێم چارەسەریان بکرێت هەندی بشین لە ناو هەرێم چارەسەریان دەکەین و لەگەلیان دەبین ئەوە ڕێگەمان واحید چونکە حسارێکی ظالمە و حسارێکی نائینسانیەتە و حسارێکی دوور لە قیەمی ئینسانی و ئەخلاقیە چونکە بۆ پێشمەرگە و بریندار و بۆ ئەوانە ڕاگری کە شەڕی تیرۆریستی داعشی دەکرد ئەوە بیمانە ئێکە لە ڕێگەیەکانی مباشر کە بە خۆیان داعشیان هینایە بۆی شەڕی ئێرە بکەت ئەگەر نا تو بریندارێکی شەڕی داعش چۆن دەبیت ئەوە نانێ تەعامل لەگەلی بێتەکردن. نازانرێت ئەم سزایی بەغدا تاکەی درێژە دەکێشێت. بەڵام ئەوە ڕوونە ڕۆژ بە ڕۆژ قوربانیەکانی ئابلوقەی سەرفڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی کە زۆربەیان خەڵکی ئاساین زیاتر دەردەکەون کە هەندێکیان ڕەوشیان زۆر لە مەسعودیش خراپترە. نەبەر حوسێن ڕۆداو هەولێر.